تۆ دەریامی بەڕوانینی دووچاوی شیر بێبرد بە خاوێنیت بە ئارامیت تۆ دەریامی بە شەپۆلی لەنجەولارت بە تووڕەیی جار بەجارت بە شەنگەژنیت بە سامیت تۆ دەشتی ئەو پەڕی نادیاری بۆ چۆڵ بڕی لە پێکەوتوو تا پۆی شاری تۆ ڕۆحسووی وەک خەونی خۆش وەک هەناسە جێناگری تۆ ڕۆحسووکی وەک خەونی خۆش وەک هەناسە جێناگری لە توێی شەعرە چەشنی تاسە تۆ تراوکەی جارە دیار گاهێنە دیاری هیوای تیونێتی ڕێبواری تۆ شۆڕەبینا و شۆڕە کاتێکی گەرمی لە بەرنیگای تا سەباری ئەویندارە خۆداپۆشی و بەڵک و پۆ کەزیەی نەرمی دەم خۆش خندەخان زۆر سپاس دەست خۆش کاگارەس بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ وێزگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان قسەکردنە لە سەریەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵات یەکێک لەو شاعیرانەی کە بە نوێخواز و نوێگەری شعر ناوبراوە لە کوردستانی ڕۆژهەڵات ئەوی شاعری پایەبەرز سوارەی ئەلخانی زادەیە بۆ قسەکردن و لێدوان لەسەر شعرەکان و بەرهەمەکان و ژیانی شاعیرمان سوارەی ئەلخانی زادە بەڕێز مامۆستا عەبدولخالق یعقوبی میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی مامۆستاجان هەروەها برای مۆزیسیان کاکە ئاراسکۆیی بە ئامێری تارجوش بەشداری بەرنامەکەمان لەگەڵەکە بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان بەخێر بێ مامۆستا بەخێر بێ کاکە ئاراس مامۆستاجان ئێمە وەکو سەرەتا وەکو نەریتی بەرنامەکە حەزەکەین کورتەیەک لە سەرەتای ژیان و وەکو ژیانی خۆی کە چۆن سەرەتا دەست پێەکە و سەرەتایەک لە ژیانی ئەدەبیاتی سواری ئەلخانی زادە بزانین. کاک سوار ساڵی 1937 لە یەکێک لە گوندەکانی دەوروبەری شاری بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بوو و دیارە سەر بە بنەماڵەیەکی خانەدان و ناسرا و لە عەشیرەتێکی گەورە ینی پەروەردەکەی بە جۆرێک بوو کە هەر زۆر زوو چاوی بە دنیای ئەدەب و زمانی کوردی پشکوت دواتر کە قۆناغی زانکۆی بڕیوە لە تاران با بڵێن بڕوانامەی زانکۆی وەدەستێنا لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی زۆر ناسراوی ئەو سەردەم ئاشنا بوو و لە کۆڕ و کۆبوونەوەکاندا هەرچەند بۆ خۆت دەزانی لەو سەر و بەندەدا واتە لە پەنجاکان و شەستەکانی سەدەی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی کوردستان زمانی کوردی و کاری ئەدەبی بە تایبەتی یاساغ بوو بەڵام ئەوان کۆمەڵە کەسایەتی وەکو چاوە وەکو هاوار وەکو کاک سەلاحەدینی مۆحتەدی کە خزمی با بڵێن کاک سوارە ئەمانە عومەری سوڵتانی بەڵێ کاک عومەری سوڵتانی ناسراو بە وەفا لە ڕاستیدا یەکەم پڕیشکەی ئەدەبیاتی نوێ لە نێو ئەو کۆڕکۆبوونەوانەوە بە تایبەتی بە پێشەنگایەتی کاک سوارە دروست بوو و دواتر کە بوو بە کارمەندی ڕادیۆی تاران و کۆمەڵێک بەرنامەی زۆر بە پێزی پێشکەش کردو تا بەداخەوە لە تەمەنی 38 ساڵی و لە ساڵی 1975 بە با بڵێن پێکدادانی ئۆتۆمۆبیل جانی لەدەستا و بە کورتی ژیانی کاک سوار ژیانێکی پڕ لە چەرمەسەری و نەهاتی بوو ئەوەی تێبینی ئەکرێت کە بەرهەمەکانی سوارە لە ڕەشترین ڕۆژگاری ئێرانە لە کاتی ڕۆژگاری دیکتاتۆری ملهوریە نووسراون بەڵام نەفسیەتێکی زۆر بەرز و جوان و گەشتبینیەکی زۆر جوانی تێە بەدی دەکرێت بەڕێستان بۆ ئەماڵەنچی زۆر ڕاستە زۆر ڕاستە چونکە من پێم وایە ئەمە پەرچەکردداری هەر ئینسانێکی داهێنەر هەر ئەدیبێکی وریا و زیرەکە کە لەو سەر و بەندەی کە تاریکی بەسەر وڵاتەکەیدا زاڵە و گەلەکەی ژێرەدەستە و لە ناهومێدیدایە ئەو
بە پێچەوانە بانگی ئازادی و ئازادی خوازی دەدات تۆوی گەشتبینی دەچێنێ و لە ڕاستیدا ئەگەر سەرنجی زۆربەی هەرە زۆری شعرەکان و کارە ئەدەبیەکانی کاکسوار بدەین و بە تایبەت شاکاری کاکسوار کە خەوەبەردینەیە دەبینین کاکسوار لە نێو قوڵایی ئەو شەوە زەنگەی کە تێیدا دەژیا و ئەو دەسەڵاتە ڕەشەی کە بەسەر بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستاندا زاڵ بوو ئەو بەردەوام بانگی ئەوەی ینی بانگەوازی ئەوەی دەکرد کە ئێمە دەبێت بۆ ئازادی بژین و دەبێت بۆ ئازادیش بمرین. بەڵێ مامۆستا بێگومان کە نوێخوازی لە ئەدەبی کوردیە لە بڵین لە کوردستانی باشوورەوە لە باشووری کوردستانەوە دەستی پێ کردووە لە سەردەستی کۆمەڵێک شاعری وەکو گۆران وەکو پیرەمێد و کە بە دوایەکە کۆمەڵێکی تر هاتوون کاریگەریان هەبووە لەسەر ئەوێ بەڵام بە حکمیەوەی کە ئەو لە ئێرانە ژیاوە کۆمەڵێک شاعری نوێخوازی فارسیشن لەو کاتاکە ئێمە باسییان بکەین نیمای یوشیج و ئەحمەدی شامل و سۆهرابی سپهری و گەلێکن ئەوانەی کە هەن کاریگەری ئەوانش هەبوو چۆن بووە لەسەر بەبێ گومان ینی ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان پەروەردەی ئەدەبیان بووە تەسیری ئەدەبیاتی فارسیان زۆر بەسەرەوە بووە و کاکسوار جگەلەوە خۆی لە تاران لە ناوەندی چالاکە ڕۆشنبیرەکانی ئەدەبیاتی فارسی ژیا و تەنانەت دۆستایەتی و هاوکاری لەگەڵ کەسایەتی ئەدەبیە فارسەکان و گۆڤارە فارسیەکان هەبوو و خۆشی تەنانەت بە فارسی نووسویەتی بەڵام کاکسوار من پێم وایە با بڵین تایبەتمەندی کاکسوار لەوەدا بوو کە ئەو تەسیرە لەسەر ئاستی داهێنانی ئەو نەبووە هۆی ئەوەی کە لاساییکەرەوەی ئەدەبیاتی فارسی و ئەو خەون و خولیایانە بێ کە ئەدیبی فارس بوویەتی بەڵکو بە پێچەوانە ئەو لەو تەسیراتە کەڵکی وەرگر بوو ئەوەی کە شتێکدا بهێنێ کە با بڵین خۆماڵی بێ کوردی بێ و داهێنەرانە بێ لە چوارچێوەی ئەدەبیات. مامۆستاگیان شێرکۆی نەمر لە وەسفی سوارەیە دەڵێت سوارە بە ئاوازێکی ئەسری و جیاواز لە شاعیرانی خۆی چرخی خۆی چری کاندوویەتی بەڕێزت بۆ ئەماڵەی چی؟ ئەمە زۆر ڕاستە چونکە کاکسوار لە ڕاستیدا لە سەروبەندێک دەستیدایە شعری نوێ و نیۆکردنەوەی شعری کوردی و بە تایبەت لە خەوەبەردینەدا کە من لە نووسراوێکدا بە تێروتەسەری باسم کردووە کە تایبەتمەندی و دەگمەنبوونی ئەو شعرە چیە لە ڕاستیدا کە شعر بەسەر مەیدانەکەدا بە تایبەت شعری کلاسیک زاڵ بوو و بە تایبەتی دوای کۆماری کوردستانی با بڵێن 46 کە هێ من و هەژار بوون ئەو هات فەزا و کەش و هەوایەکی نوێی ڕەخساند بۆ شعری کوردی و زمانی بە تایبەت شعری کوردی لەو تەسیراتەی کە ئەدەبیاتی کلاسیکی کوردی بە تایبەتی قوتابخانەی بابەن هەبوو ڕزگاری کرد و لە هەمووشی گرنگتر لە شعری خەوبەردینەدا کە لێرە شۆنی نییە بە تێروتەسەلی باسی بکەم بەڵام ئەو گەڕایەوە بۆ سەرچاوە پاک و زوڵاڵەکانی ئەدەبیاتی کوردی کە بریتی بێ لە ئەدەبیاتی بەیتیە خۆی پێی دەڵێ ئەدەبیاتی وتاری کە بریتێ بێ لە ئەدەبیاتی فولکلۆر و بەیت و حەیران کە لە شعری خەوبەردینەدا پێکهاتی ئەو شعرە یعنی نیشاندەری ئەوەیە کە ئەو زۆر چاوی لە ئەو سەرچاوە زوڵاڵە بۆ بەڵام بە مەفهومێکی مۆدێرن و بە داواکاریەکی سەردەمی خۆی کە بریتی بێ لە ئازادی و یعنی کرانەوەی میلەت بەرەو ڕووی ئەو دەواازانەی کە بتوانێت تێیدا مامۆستاگیان بۆی بینەرانیشمان بۆ شعرە ئاشنا بن پێمان خۆشە گەر کاک حەمید بەشێکمان لەو شعرە بۆ بخوێنێتەوە. لە چەشنی گەروی کەو کەوی دۆمی یەخسیری زیندانی داری پڕی سەوزەبەستەی خرۆشانی باڕی تەرەی باوەشی تاسەباری بناری شەپۆری لە گوێن خوێنی شەرمی کچانە لەسەر ڕوومەتی ماتی بووکی ڕەزاسوو بەتینی بتاوێنی ڕوانینی زاوا گەرمتر لە پڕشنگی تاوی بەهاری وەکو نەرمە هەنگاوی لاوی بەرەو ژوان لە جێژوانی زیندوو بە گیانی کچی جوان وەکو گەرمەیاوی قەشەی دەستی تاراو لە بژوێنی دەریای بلورینی بەروێ بەخوڕ خۆ بە دیواری کێوە ئەدا ئاو لەگەڵ گاشە بەردا سەر ئەسوێ
دەم خۆش کاک حەمیدیان زۆر سوپاس. دەستتان جم خۆش مامۆستاگیان. مامۆستاگیان من ئەمەوێ باسی کاریگەری ڕادیۆی تاران بکەم کە ئەو کاتە بۆ گەلێک لە شاعران هەوڵێک بووە بۆ ناساندنی ئەو شاعرانە و سوارەش یەکێک بۆ لەوانە. بەڕێزت لەسەر کاریگەری ئەم ڕادیۆیە چی ئەڵیت؟ خۆی لە ڕاستیدا ئەمە یەکێک لە خاڵە سەیر و سەمەرەکانی ئەدەبیاتی میلەتێکی ژێرە دەستەیە کە لەو سەر و بەندەدا کە ئەدیبانی کورد دەرفەتی ئەویان پێ نەدەدا بە نووسین و بە چاپی کتێب بێنە نێو مەیدانەوە ڕێگایکەیان دۆزیەوە و ئەو ڕێگایش دیارە ڕادیۆی کوردی بوو چ لە تاران چ لە کرماشان و کاک سوار وەکو کارمەند کە لە ڕادیۆی تاران کاری دەکرد ئەو هەلەی قۆستەوە و مێژوویەکی زێڕینی بۆ ئەدەبیاتی کوردی و بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان دروست کرد و ئەویش ئەو بەرنامەی تاپۆ بوومەڵەلە بووە کە بریتە لە چەندان بەرنامەی یەک بە دوای یەک لەسەر ئەدەبیاتی کوردی لەسەر فولکلۆری کوردی لەسەر شعری کلاسیکی کوردی و تەنانەت لەسەر ڕەخنەی ئەدەبی مۆدێرن کە کاکسوار لە ڕاستیدا کارێکی کرد کە هیچ لایەنێکی ئەدەبیاتی کوردی فەرامۆژ نەکرێ و خەڵکی کوردستان لەو سەر و بەندەدا ئاشنای ئەدەبیات بن ئەو مەجالە بەڕاستی کاکسوار یعنی نەکرد لە باری شعرەوە پێشەنگ بۆ دەست پێشخەری کرد لە باری پەخشانیشەوە لەو سەر و بەندەدا کارێکی کرد کە ئەدەبیات ئاوێتەی ژیانی ڕۆژانەی خەڵک بێت چونکە کاکسوار بۆ خۆی لە ڕاستیدا با بڵێن مەیلێکی چەپی بوو لە باری سیاسیەوە و ئەو چەپایەتیە وای کرد کە باوەڕی بەوە بێ دەبێ ئەدەبیات بەشێک بێ لە چارەنووسی میلەتی کورد و لە چارەسەرکردنی ئەو چارەنووسە. بێگومان لەو سەردەما کەسانی تریشە بوون بەڵام پێم وایە کاکسواری ئێڵخان ئەو کاکسوار دەست پێشخەر بووە لە پێشەمیانە کە کەسانی تریش بەدوایە هاتوون. بێگومان لەو سەردەما ڕێگە بۆ بڵاوکردنەوەی شعری شاعران یا لە ڕێگەی گۆرانیوتنەوە بۆ یا لە ڕێگەی بەرنمەیەکی ڕادیۆییەوە بۆ جینەوەکو چاپ و چاپەمەنی نەبووە ڕاستە. لەو سەردەما کەسانی تریشی وەکو سەید تاهیری هاشمی هەبووە لە شکرڵای بابان هەبووە کەسانی تریشە بوون کە شعر و ئەدەبیاتی کوردیان پێشکەش کردووە بەس پێم وایە تاپۆ بوو مەلیێڵەکەی سواری ئێڵخانی زادە زیاتر توێژینەوە و دیراسەش بووە ینی لێکۆڵینەوەی لەگەڵا بۆ نەکرد نمایشکردنی شعر. حەزەکەم پرسیاری ئەو ناوە بکەم تاپۆ بوو مەلیێڵ لە چیەوە هاتووە ناوەکە؟ خۆی لە ڕاستیدا کاکسوار زۆر وردبین بوو لە هەڵبژاردننی ناو لە تەنانەت داڕشتنی شعرەکانی یا پەخشانەکانی تاپۆ بوو مەڵێڵ یعنی وشەیەکی کوردیە کە ئاماژە بە جۆرێک لە تارمایی دەکات ئاماژە بە جۆرێک لە سەرەتای و دەرکەوتنی ڕووناکایی دەکات لە نێو دڵی تارێکایی و کاک سواریش من پێم وایە هەرمەبەستی ئەوە بوو کە بڵێ ئەو کۆمەڵە پەخشانەی من یا ئەو کۆمەڵەکارەی من سەرەتداوی و دەستخستنی ئەدەبیاتی ڕەسەن و ئەدەبیاتی داهێنەرانن و لە هەمان کاتیشدا یعنی ئەمە جۆرێکشە لە مەفهومێکی مۆدێرن چونکە لە نێو جیهانی مۆدێرندا هیچ قەتعیەتێک نییە و کاکسوار تەنانەت لە شعری خەوبەردینەدا کە ئێوە کاک حەمید بەشێکتان لە خوێندنەوە زۆر ئەم حاڵەتی تاپۆ بوومەڵێڵیە لە زمانی دادیارە یعنی خەوبەردینە تا ئێستاش یەکێک لەو هەرە قورسترین شعرەکانی نوێی کوردیە کە بەڕاستی شیاوی ئەوەیە بە چەندین جار ڕاوە بکرێ و شڕۆڤە بکرێ بۆ چونکە لە جیهانی داهێناندا حتمیەت و قەتعیەت بەڕاستی نییە ئەوە جیهانی دروشم و سیاسەتەکە ئەو حتمیەت و قەتعیەتە دەبەخشێ و ئەوەی کە باسیشت کرد ینی پێشەنگایەتی کاکسوار لە ڕاستیدا کەسانی وەکو شکڕ یا کەسانی کە وەکو سەیتاری هاشمی ئەمانە لە بواری با بڵین ئەدەبیاتدا زیاتر یا پشت بەستوو بە شعری کلاسیک و ئەدەبی کلاسیک بوون یا بەس بێژەر بوون بەڵام کاکسوار تەنها بێژەرێکی ئاسایی نەبوو لە ڕادیۆدا بەڵکو داهێنەریش بوو و هەر ئەوەش وای کرد کە بەرنامەکانی نەکرد جێگای سەرنجی خەڵکی ئەو سەردەمە بێ بەس تا ئێستا یعنی 40-50 ساڵ دوای ئەو بەرنامانە تەمەنیان هەبێت و هەر جێگای مشتومڕ و مناقەشەش بێت. مامۆستاگیان پێمان خۆشە ئەگەر بەڕێزێت شعرێکمان بۆ بخوێنیتەوە ئەگەر کاک ئاراس هاوکارمان بێ. کچی بەیانە من ئەڵێم پەپولەیەک فڕی بە باڵی سەوز و سوورەوە من ئەڵێم
گوڵێ بەدەم شنەی شەماڵەوە بزەی بزوت تو ئەڵەی چ بوو پەپوولەیەک فڕی یا نەسوورە گوڵ زەردەکەوتە لێوی ناسکی من ئەڵێم هەتایە دەوری جوانیە ئەمڕۆ گەر هەتا و کەسیرەیە نەماوە ئاگر و گڕی مێرگی ئاسمان بە سووتمانی هەوری لۆکەی نەزۆک پڕ لە خاڵ و قۆپەنا جەنگەڵێکە جێژوانی پۆڵە پۆڕی باڕیە جێگەمۆڵی کەمتیار و گورگ و ڕێویە شۆڕەبی کە بۆتە داری چاکی بێنەشە و شنە زەلکە گەر تەیاری تیر و قۆشەنە خۆشەویستەکەم لە پەنجەرەی نیوە تاوکی بوومەڵێڵەوە چاوی من لە دیمەنی کچی بەیانیە لە حەنجەرەی زەمانەوە جۆم لە زەمزەمەی زوڵاڵی خیزە وردەکان کامی دەم خۆش مامۆستا دەست خۆش مامۆستاگیان مامۆساجان طبعا ئێمە بێجگە لە بواری شعر سواری ئەلخانی زادە لە بواری پەخشان و هەندێک بواری ترش چەندێ شان و نامەشی نووسیوە بەڵێ ئایا ئەو بەرهەمانەی لەم کتێبەی بەڕێستانە شان و نامۆشتەکانی نووسراوەتەوە بەڵێ ئەم کتێبە زەمزەمەی زوڵاڵ کە لە ڕاستیدا سەرجەمی بەرهەمەکانی کاکسوارە تا ساڵی 2010 ئەو کاتێککە من ڕێکم خستووە و ئامادەم کردووە بۆ چابوو لە دەستگای ئارات چابووە لە ڕاستیدا بەشێک یا با بڵێن زۆربەی هەرە زۆری ئەو دەقەشانۆیانەی کە کاکسوار خۆی نووسی بوونیوە بەشێکشی بەڕاستی یعنی کارکردن بۆ لەسەر ئەدەبیاتی فولکلۆری و لەسەر ئەساسی ئەوان نووسیوێتەوە هەیە لە کتێبەکەدا و من زۆرم بەلاوە خاڵێکی سەرنجڕاکێشە کە کاکسوار ئەدیبێک نەبووە کە تەنانەت لابڵین تەنها قەناعەت بە یەک لایانی ئەدەبیات بکە مەسەڵەن خۆ ئەو دەیتوانی خۆی بە شێوەیەکی زۆر چڕ و پڕ بۆ شعر تەرخان بکە و لە شعردا زۆر پێش بکەوێت بەس کاکسوار ئەدیبێک بووە کە بەڕاستی لە ئەدەبیات وەکو تەکتیک نەی ڕوانیوە بەڵکو استراتیژی ڕوانیوەتی ئەدەبیاتی کوردی لەو سەردەمەدا لە بۆشایی گەورەدا بوو بە تایبەت ئەدەبیاتی مۆدێرن بۆیە هاتووە هاوکات چیرۆکی نووسیوە شعری نووسیوە شانۆنامەی تەرجەمەی کردوتەوە لەسەر ڕخنەی ئەدەبی قسەی کردووە یعنی کاکسوار بەڕاستی لە دەیان ڕەهەندەوە بۆ ئەدەبیات کاری کردووە ئەوەش لەبەر چاو بگرین کە هەموو ئەوانە کاتێک کردوێتی کە بۆ نموناگە لە چڵەپۆپەی کارەکانی خۆیدا بوو بێ 35 ساڵی تەمەم بووە بۆیە بەڕاستی کاکسوار دیاردەیەک بووە بە نیسبەت سەردەمی خۆی و بە نیسبەت ئێستاش بەڵێ مامەستا شعر و نووسراوەکانی لە گۆڤارەکانی ئێرانی ئەو ساوەک و ئیران سوخەن و کوردستان و ئەمانە بڵاو بۆتەوە هەندێک لێکۆڵینەوەی هەیە لەو دەربارەی ئەدەبی زارەکی کوردی ئەمانە ئەم لێکۆڵینەوانە لە چ بوارێکا بۆ ئەو بابەتانەشی کە بڵاوی کردوتەوە لەو گۆڤارانە چی بوون کاکسوار لە ڕاستیدا زۆر باوەڕی بەوە بوو کە ئەدەبیات دەبێ نوێنگەی خواستی گەلبێ لەسەر ئەساسی ئەو باوەڕە بوو کە زۆر ئاوڕی لە ئەدەبی فولکلۆری دەداوە چونکە ئەو پێی وا بوو کە ئەوەی کە گرێی با بڵین میلەت تێدا دەکرێتەوە ئەو شۆنەیە کە داواکاری میلەتی تێدایەوە ئەوش ئەدەبیاتی فولکلۆرە یعنی دەرونی میلەتەکە هەمووی تا لەناو ئەو فۆلکلۆرە لە ڕاستیدا کاکسوار با پێت بڵم لەوانەیە زۆر سیر بێ خۆی ڕێزێکی زۆری لە نالی و شعری کلاسیک ناوە بەڵام زۆر باوەڕی بە شعری کلاسیک نەبووە و تەنانەت پێی وا بووە کە شعری کلاسیکی کوردی جۆرێک بووە لە نوێنەری دەسەڵاتێکی ئاریستۆکرات و بەتایبەت میرنشینە بابانەکان بۆیە ئەو خۆی هەر ئەساسی ئەو گۆڕانکاریە کە لە شعریشدا کردی ئەوە بوو کە جارێکی دیکە شعر بگەڕێنێتەوە بۆ قۆناغی فولکلۆر و لە خەوبەردینەدا پێکهاتەی شعرەکە زمانی شعرەکە ڕێک ئەو جۆرە لە بابڕین جیهانبینەیە کە تێدایە کە دەبێ ئەدەبی فولکلۆر بێ دەبێ خواستی گەل بێ خواستی زۆری نەبێ نەک بەس بۆ دەستە بژێرێک ئەدەبیات بنووسێت مامۆستا سوارە ئەڵێ ئیتر لەسەر لێوی بەیان زەردەخەنەی ڕۆژ نابینیم ئیتر لە بێشکەی خەیاڵە کۆرپەی ئاواتمان نانوێنین ئیتر دەنگی نزمی عودێ لە جەرگی پەردەناتکێ ئیتر تریفەی مانگەشە و
بەناخی دڵە نالکێ ئەمەی بۆ کێ نووسیوە؟ کاک سوار لە ڕاستیدا لە پەخشانەکانی خۆیدا 5 جار 6 جار لەسەر گۆران قسەی کردووە، بەڵێ وتاری لەسەر گۆران بووە، شیکردنەوەی شعرەکانی، بەراوردکردنی لەگەڵ شاعرانی کە کاریگەرێتەکانی گۆران لەسەر ئەدەبیاتی کوردی و هەر بۆیە کاتێک کە گۆران کۆچی دواییشی کرد ئەوەندە کەوتە ژێر تاو تەسیری ئەو کۆچەکە ئەم شعری بۆ نووسی و ئەمە جۆرێکە لە شتینجیێڕی بۆ شاعری گەورەی کورد گۆران کە من پێم وایە باوکی ڕاستەقینەی شعری نوێی کوردی گۆرانە و هەڵبەت کاک سوار هەمان باوکایەتی پێدەبردرێ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام لە ژێر کاریگەرێتی جۆری گۆڕانکاری گۆران، بەڵام لە هەمان کاتیشدا ئەو گۆڕانکاری کە گۆران کردی لەگەڵ گۆڕانکارێکی کاک سوار هەندێک جیاوازیانەیە. گۆران لە ڕاستیدا بۆ ئەوەی کە شعری نوێی کوردی دابهێنێەوە شعری کوردی تازە بکاتەوە لە شعری کلاسیکدا بڕا زۆر جار بە هەمان مفرداتی شعری کلاسیک بە مەفهومی مۆدێرن بە تایبەتی بە ئیشکردن لەسەر وردەکارەکانی وجودی ئینسان و جوانی ئینسان، بەڵام کاک سوار نهاد لە شعری کلاسیکدا بڕێ بەڵکو ئەو گەڕایەوە بۆ نێو شعری بەیتی و وتاری و فولکلۆری کوردی و جارێکە دیکە ویستی بە قاڵبێکی فولکلۆری مەفهومێکی مۆدێرن لە شعردا پێشکەش بە خوێنەرانی خۆی بکە و شاکاری ئەوەش لە شعری خەوبەرنیەدا. بەڵێ مامۆستا هەروەکو گۆران کاریگەری هەبوو لەسەر ئەو سوارەی ئەلخانی زادە توانیوەتی کاریگەری هەبێت لەسەر چەند شاعیرێکی باشووری کوردستان. ئەوی شەر زیاتر لە ڕێگەی ئەو بەرنمەیە کە هەیبووە ئەو کەسانی کە نووسەر و شاعیر کاریگەری لەسەر کوردستان مکریانی هەبووە لەسەر عەبدوڵڵا پەشێو هەیبووە کە ئەو سەردەمە ئەو بەرنامەی لە ڕادیۆی بەغاش پێشکەش کردووە بۆ ماوەیەک لەسەر کاریگەری ئەو بۆ یعنی کاریگەریەکە دووبارە بۆتەوە بۆ ئەمدی و بەسەر ئەو کاریگەریە خۆی لە ڕاستیدا شعری کوردی یەکەیە، یعنی ڕاست ئێمە دەڵێن ڕۆژهەڵاتی کوردستان باشووری کوردستان، بەڵام لە ڕاستیدا وەکو یەکەیەک چاوی لە دەکەین. کاک سوار نەک هەر ئەو تاو تەسیرەی کە لە با بڵێن دەوروبەری خۆی هەبووە لە سەردەمی خۆیدا بەڵکو تاو تەسیرەکەی بە درێژایی زەمانیش بووە، یعنی تا ئێستاش بە قەناعەتی من کاریگەرترین شاعری کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کاک سوار بووە و بە تایبەتی شعری خەوەبەردینە وای کرد کە شاعرانی دوای خەوەبەردینە یعنی شعری نوێ بە زۆر بە ئاسانی وەرنەگرن و هەوڵ بدەن کە ئەو سنوورە ببەزێنن تێیپەڕێنن کە من بە قەناعەتی خۆم تا ئێستاش پێم وایە خەوەبەردینە سەرچڵترین شعری ڕۆژهەڵاتی کوردستان هەر ئەوەش نازناوی باوکی شعری نوێی کوردی پێ بەڵێ بەبێگومان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەڵبەت لە سەردەمی کاک سواردا چاوەشمان هەبووە، هاوارشمان هەبووە، وەفاشمان هەبووە، کۆمەڵێک شاعر بوون و هەمووشیان شاعرانێکی باش بوون، بەڵام کاک سوار لە ڕاستیدا بەهۆی ئەوەی کە بەردەوام بوو لە داهێناندا و بە تایبەتی بەهۆی شعری خەوەبەردینەی تا ئێستا هەر ئەوە بە تاقانەی ماوەتەوە. مامۆستاگیان دو پرسیاری من ئەوە ئەبێ دیارە یەکێک لە شعرەکانی کە کۆتایی پێهێنین بەرنامەکەمان کە لەلایەن مامۆستا ناسری ڕەزازیەوە کراوە بە گۆرانی، پرسیارەکەی من ئەوەیە جگە لەو گۆرانیە چ شعرێکی تری هەیە کە کراوە بە گۆرانی؟ وڵایی زۆربەی شعرەکانی کراون باسی مامۆستای مامۆستا مەزاری خالقیت بڵێ کاک سوار من کە گوتم فرە ڕەهەندکاری کردو یەک لەوانەیە کە وەختی خۆی بۆ گۆرانی بێژەکان شعری تایبەتی نووسیوە کە مەسەلەن ئەو شعرێکە کاک حەمید هەوارە شێوێکی ساردستان کە ئەمە بۆ مەسەری خالقی نووسیوە، شعرێکی تری هەیە کە نەجمەی وڵامی کردوێتی بە گۆرانی، یعنی من بە بڕای من کاک سوار کانیەکی زۆر بە پیت و بەرەکەت بووە، ئێمەی لێکۆلەر گۆرانی بێش مێژوو نووس حتا سیاسەکان لە بەرهەمەکانی کەڵکیان وەرگرتووە و ئیتر داهێنەری گەورەشتر ئەوەیە کە حرەکەت دەکا بۆ ئەوەی کە بەرەکەت بخاتە سەر سفرەی میلەتەکەی. مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت، زۆر سپاس بۆ زانیاریانەی پێ و بەخشین، زۆر سپاسی مامۆستا ئاراسکۆیی یەکەم دەست و پەنجە خۆش بێ، زۆر سپاسی هاوکارم کاک حەمید دەکەم. ئازیزانی قەلەندەرخانە بە گۆرانیەکی جوانی مامۆستا ناسری ڕەزازی کە لە شعری سوارەیە کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمانەهێنین، سپاس کە تا ئێستا بینەرمان بوون.
بڕۆم لە شارەکەت دەڵێم بڕۆم لە شارەکەت لە شارە چاو لەبەر چرای نیۆن شەوارەکەت لە شارە چاو لەبەر چرای نیۆن شەوارەکەت گوڵم دڵم پڕا لە دەرد و کوڵ دەڵێم بڕۆم لە شارەکەت دەڵێم بڕۆم لە شارەکەت لە شارە چاو لەبەر چرای نیۆن شەوارەکەت لە شارە چاو لەبەر چرای نیۆن شەوارەکەت دەڵێم بەرجامی ئاوی کانی ئاوی دێیەکەم عیلاجی کەم کوڵی دڵی پڕم لە دەردی ئینتیزارەکەت ئاخ دەڵێم بڕۆم لە شارەکەت لە دەردی ئینتیزارەکەت ئاخ دەڵێم بڕۆم لە شارەکەت